سامانی کابری صوبی که مامۆساییان کاکە ئارازی کۆشتی لەگە کاکە ئومێدی خۆشەویست ئەو خەڵەتە بۆ چاوەکانی بوو کوزاوە بۆ بەخێراتن لەسەر جەمیوانە بەرزەکان هەر بژی ماڵیاوە هەر بژی خاڵ ئارازی خۆشەویست سڵاوی لێبێ مام ئاراز هەر بژی شوية كاكا سامان اي ما شاء الله
صوبی کەما مۆساگیان ئەو خڵاتە تایبەت و خصوصی لەلایەن کاکە کوڕحاجی خۆشەویست ئەڵێ مەنافەسەی تەواوی نا بە عەشیرەتی تیانە بێ ئەڵێ مەنافەسەی زەنگنەیەکانەکەم بە تایبەت وەجە لەولایەکانیش ئەڵێ مەنافەسەتانەکەم کوڕحاجی واڵێ کاکە شەماڵی زەنگنە سڵاوی لێبێ دەخۆیشی زەنگنەی سڵاوی لێبێ کاکە ئەکۆ و کاکە سەرخێڵی خۆشەویست بە دووخۆڵی ئەو خەڵەتە بۆ چاوەکانی بکوساوە هەر بژین سڵاو لە عەشیرەتی زەنگن نەنداوکە سڵاوتان لێبێ ماماراسی خۆشەویست زووبارە تایبەت بۆ کاکە قانعی لەندەنی بە تایبەت کاکە ئارامی لەندەنی هەتی لەندەن کاکە عەبدولخالقی نەرویجی سڵاو لە زەنگەنە و زەنگەنەیەکان بە تایبەت سڵاویان لێبێ هەر بژین هەمیشە لە خۆشییا بن هەر سڵاو لە کۆشیەکان سڵاو لە کاکە ئاراسی خۆشەویست سڵاوی لێبێ کاکە عەلی عەزا تایبەت بۆ چاوەکانی بکوزاوە کاکە عەلی مامە عەتا بە تایبەت سڵاوی لێبێ بۆ چاوەکانی بکوزاوە سڵاو لە کاکە عەلی مامە عەتا سڵاوی لێبێ سڵاو لە کاکە عەلی سڵاوی لێبێ بۆ چاوەکانی بکوزاوە بۆ میوانە بەڕێزەکان هەر بژین سڵاو لێبێ عەلی گیان ئەی ماشەڵڵا دەی کاکە ئەسکەی عەتا تایبەت بۆ چاوەکانی بکوزاوە سڵاوی لێبێ هەر بژین سڵاو لە کاکە ئەسکەی خۆشەویست گیان